الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. ڕێزان خۆشەویستانی مانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش بە ئێوەی بەڕێز دەگەومەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە ومێدی ئەوەی کە هەموو لایەکمان لێی سوودمەند بین لەو شتانەی کەوا ئێمە ئاماژەی پێ دەکەین، هەم لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، هەم لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەم لە ژیانی پیا و ساڵحەکانی پێشە خۆمان. بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی کاوڕ دەمێ ئاماژەی پێ بکەم بەڕاستی بریتە لەوەی کە ئینسان زۆر جاری وا هەیە کەم تەرخەمی دەکا، خوای گەورە فەزلی لەگەر کردیا، کەم تەرخەمیەکەی لە چیە؟ ماڵی پێدایە. ئەو ئینسانە ماڵێکی زۆری لە بەردەستیدایە، جاری وا هەیە شتێک نانێری لۆ قیامەت لەو پێشە خۆی ڕەوان بکە و پەلاش بکا لە ناردنی. بەڕێزانم زۆر جاری وایە کابرا ساحبی مەجموعەیەکی زۆر دەفتەرە، دۆلاری زۆرە، بەڵام تا ئێستا قەت جارێک نەبووە معاملەیەک لەگەڵ خوای گەورە بکە، بەس زەکاتی دەدا، زەکات چاکە، شتێکی باشە، بەڵام لۆ سەدەقەی ناکەی، لۆ شتێکی چاک لۆ قیامەتی خۆت ڕەوان ناکەی. خانیەک بکە لە بۆ یەتیمێک، بۆ نمونە کەسێک قەرزێکی زۆری لەسەر ڕاست بڕۆ لە بۆی بدەوە، کەسێک بۆ نمونە لی قەوما ماڵی سوتاگەریمان بڵێ با بەمارەکەت هەمووی عایدی من، کەسێک ژنی هێنا بۆ نمونە کاکەش ژن هینانی تو کامل عایدی من، ئەخ تەسیرت دێ ناکە برای بەڕێزم، خوا ماڵی زۆر دایە. من قسەی قسەم لەگەر ئەو کەسانێک کە خوای گەورە ماڵێکی زۆری دایە ناچی شتێکی گەورە بکە. ئەگەر کەسێک خوا ماڵی کەمی دایە تەکلیفی وەشی لێ دەکا کەمی بکاتە خێر، بەڵام ئەگەر خوا ماڵی زۆر دایەکێک، یعنی ئەو ئینسانە دەبی شتێک ڕەوان کە لۆ قیامەتێدا گەلک، یعنی بەقەدەر ئەو شتەوی کە خوای تەعالا دایتێت و بەس بە دووەدا مەگەڕە فەرزەکان جێبەجێ بکەیت، بگەڕێ بە دوای ئەوەدا کە سونەتەکانیش جێبەجێ بکەیت. چەند خۆشە تو دڵی یەتیمێک خۆشکە بەوەی کەفالەتی یەتیمێک دەکەی، هەتا گەورە دەبی و هەتا دیراسە و خوێندنیش تەواو دەکە، کەفالەتی چەند تەڵەبەیەک دەکەی لە وڵاتێکی تکەدا دەخینن، هەتا دیراسەتی خوێندنیان تەواو دەکەی، قەتیش باز ناکەی لەکن کەس، لۆ چووکەویشت لۆ خوای تەعالا کردیا. خوا لە نەسی ئا دەفەرمێ فەستەبیقوا الخەیرات، یعنی ئێوە مسابقە بکەن لە خێرات، بە پەلە بیکەن، لەوانەیە ئەو ئینسانە مردن بەسەری دابێت، لەوانەیە کۆتایی بە ژیانی دابێت، باشە کەنجینێ سەدەقەی دەکەی، کەنجینێ خێری دەکەی، کەنجینێ پەلە دەکەی لە شتی چاکە، هەیەکان کە بەخیلی دەکەن بە دوور ڕەکعەت نوێژ، یا دێتە ناو مزگەوت تەحیەت المەسجید دوور ڕەکعەت نوێژەکەی خێرە، ئەجرێکی پاداش چاکی هەیە. دوور ڕەکعەت نوێژی پێش نوێژی سبەینێکە، هەیە نایکە تەمبەرە، هەنایەتە نوێژی سبەینی بە جەماعەت، ڕەمەزان خەلاص بوویش تەواو. یعنی بەڕێزم ئینسان دائیمەن لە هەوڵی مسابقەکردن دابی، لە هەوڵی ئەوە دابی کەوا ئەو ئینسانە جوهود بکە، پەلەی بکە لەوەی لۆ قیامەتێدا شتی ڕەوان. وسارعوا إلى مغفرة من ربكم، بڕۆ مسارعە بکەن، پەلە بکەن، خوای تەعالا دەفەرمێ. یعنی ئێوە نابی ئەو هەلە گۆڕەی دانیشن، یعنی زۆر جاری وایە ئینسان تەمبەرە لەمارە دانیشتە لەبەر مسەلسەلێکی ناچی لە بۆ نوێژی جەماعەت، پێی دەڵێن کاکە فەقیرێکی لێ قەوماوێکی بە حیاتێکی سەر بەسەر ماڵی فەقیرێک کە هەژارێک داناگری. یعنی یا کەسی هەیە نەخۆش، بەڕێزانم زۆر خەڵکەی کە سوکاری جیرانی برادری دەزانی نەخۆشە، فەقیرە سیارەی فرۆشت، یعنی وەزعی لەو پەڕی شەڕیدا، پیاوێکی پێشتر زۆر بە شەخسیەت بووە، مامۆستا بووە، مهندس بووە، یان پیاوێکی بە سوڵح و مەسرەت بووە، قسەی زۆر لە مەجلیسە و لەو خەڵک کردی، ئێستا لێ قەوما و لە ماڵێکەتیا، یعنی خەڵک تەماشای دەکە وەڵڵاهی کابرا زۆر نەخۆشە، کورە چ زۆر نەخۆشە، بڕۆ یارمەتی بدە بابە، وەڵڵاهی کابرا فەقیری سیارەشی فرۆشت. ئەو یعنی دەبینی یەکێک ئەو قسەی دەکا ممچینە لەوانە جاری وایە 100 دەفتەر دۆلاری زیاتر لە مارێدا نابی، ئەو جا وەڵڵاهی فلان کەس خۆ زۆر نەخۆشە لێی قەومایە، ئەقەت مێشکت ناجوو لێ بڵێ کاکە ئەو کابرا مادام سیارەی فرۆشت لەبەر نەبوونی، یانی وا هەیە خانی فرۆشت، یانی وا هەیە تووشی قەرزاری دەهەن کەسی بوو، هەمووشی دەزانی لەبەر نەخۆشیە، بەڵام لێ نێزیک نامتۆ یارمەتیدا. ئێدە شتێک لۆ قیامەت ڕەوانکە، شتێک ڕەوانکە لە پێشە خۆت لە قیامەتدا وجودی هەبی لە بۆ تودا، سوودی لێ وەربگری. زانە سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کو ئیشیان دەکرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لەناو سەحابە دانیشتیان، ئەو حەدیثە لە صحیحی مسلمدایە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من أصبح منكم اليوم صائما، لەنگۆ ئێستا لەو جەماعەتێ دانیشتینە چێ بە ڕۆژیە، پرسیارەکە نە ڕەمەزانە نە هیچ شتێ ڕۆژێکی سونەت. ئیمام ئەبوبەکر فەرمووی یا ڕەسوڵ الله من بە ڕۆژیمە. باش، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆزێک بێدەنگە بیوا تەماشا دەکا. باش، من تبع منكم اليوم جنازة، چێ ڕۆژانی برا کەسێک مردووە بە دوو جەنازەکەی کەتبی. ئیمام ئەبوبەکر دەستی بەرز ئەمن یا ڕەسوڵ الله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕۆژ چوومە سەر قەبری موسڵمانێک، یارمەتیشم داینە. باش، تۆزێکە بێدەنگ دەبی من أطعم منكم اليوم مسكينا، چێ ڕۆلەنگ و خواردنێکی دایتە پیاوێکی هەژار و فەقیر. سەحابەمی بێدەنگە بی، پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ؟ ئیمام ئەبوبەکر فەرمووی یا ڕەسوڵ الله ئەمن، هەمووی هەر ئەبوبەکری سەدیق. پاشان فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم من عاد منكم اليوم مريضا، چێ ڕۆلەنگۆ سەردانی نەخۆشە چی کردیا؟
ئیمامی ئەبوبەکر فەرمی یا ڕەسوڵ ئەڵڵا ئەوڕۆ سەردانی نەخۆشم کردێ. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو سیفەتانە لە هیچ کەسێک نایەتەجێ ئیلا ئەهلی بەهەشتە. ئەو ئەبوبەکری سەدیق ئەهلی بەهەشتە، یەکەم کەسە لە ئومەتی من کە دەستە بەهەشتە. بەس تەماشا عەمەلی کە بەڕێزانم هەموو شت ڕەوانکردنە لەو قیامەت. چوویتە سەر قەبران بەڵێ چوە سەر قەبران، بە ڕۆژی بەڵێ بە ڕۆژیمە، خواردن داوەتە فەقیر بەڵێ دایکمە فەقیر، سەردانی نەخۆشی کردێ بەڵێ هەمووی لە یەک ڕۆژدا، هەمووی لە یەک ڕۆژدا. یعنی ئەوە مبادرەیە هەوڵدانە لەو عەمەلی ساڵح پەیداکردنی عەمەلی ساڵحە. ئەتوانزانی وانە خێریان چەند زۆرە؟ دەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یەک ڕۆژ بە ڕۆژی بی لۆ خوای گەورە 70 ساڵ لە ئاگری جەهەنەم بە دووری دێخی. ئەوە یەک. ئەوی دیکە هەر کەسێ بکەوتە دوو جەنازەی مسلمانێک و نوێژی لەسەر بکات لە ڕۆژی قیامەت دوو بە قەدەر چیای ئوحود، چیای ئوحود ئەوانەی دیتیان گەلێ گەورەیە، دوو بە قەدەر چیای ئوحود بەس خێر و ئەجر و پاداشتی لۆ دەنووسرێ. باشە پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک پاروەنانێکەدا بە یەکێک یان یەکێک فتاری لەسەر دەکاتەوە ئیلا خوای گەورە لە ڕۆژی قیامەت لە تەعامی بەهەشت پێی دێدا. باشە هەر کەسێک دەستە سەردانی نەخۆشێک پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم 70,000 مەلایکە داوای لێخۆشبوونی لۆ دەکات. دەباشە ئەو عەمەلانە هەمووی لە یەک ڕۆژدا کۆبووە، هەموویشی لە یەک ئینساندا کۆبووە کە پێی دەڵێن ئەبوبەکری سەدیق ئەوە سەباقە بەڕێزم، ناویان لێ نابوو سەباق، یعنی لە هەر شتێک تو دەتەوێ ئیلا ئەوە بە پێش دەکەوێ، ئیلا ئەوە لە پێشی خەڵکیە، ئیلا ئەوە دەستی درێژەکە لە یەکەمینی لەو کەسانەیە. دعوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس لۆی سەر بگری ئیمامی ئەبوبەکر دەفەرمێت 40,000 دینارم هەبوو، هی تیجارەت بوو، هەر هەموویم بەخشی لە پێناوی خوای گەورە عەبدم پێ ئازاد کرد. یعنی دینی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەسەر یەخست بەو پارە زۆرە هەموم بەخشی لە پێناوی خوای گەورە. ئیوا هەیە ئێستا تەماشا دەکەی 50,000 20,000 ئەدا بە فەقیرێک و یعنی با بڕۆ یعنی بیدە ئەو کەسە ببینەوە، بی فەقیر ببینەوە، هەژار ببینەوە، نەخۆش ببینەوە، لە دوویدا بگەڕێ محاولە بکە لۆی ئەو شتەی تو جێی خۆی بگری، ئەو شتێک کە دەیدێ ئەو کەسە دڵی پێخۆش بێ کەیفی پێ بێ. دەزانی کوپارە بدە خەڵک بە سیفەتێکی زۆر جوان پێت برێم، زۆر بەهادی و بە وەزعێکی تەبیعی پێت برێم. ئەگەر چووی یارمەتی یەکێک بدەی تەسویری نەفسی خۆت کە ئەتوو فەقیرەکەی ئەو دەوڵەمەندەکەی وەهاتی یارمەتی دەدا چەندی دەدەی؟ کوت پێخۆشە پارەت بداتێ بڵێن ئەو دەوڵەمەندە گوادێتەکەنە تو تەماشای کە یعنی ئەتوو خۆت دانێ نەخۆشەکەی، خۆت دانێ یەتیمەکەی، خۆت دانێ لێ قەوما و فەقیری و قەرزارەکەی، وادێتەکەنت 100 دەفتەر 200 دەفتەری لە مارەیە دەبینی 50,000 لۆ دەرینە بدەمێ. ئەو تەسویری نەفسی خۆت بکە وەڵڵاهی ئەو جە دەزانی خێری بکەی، ئەو جە دەزانی چاکەی بکەی، ئەو جە دەتوانی پیاوەتی بکەی. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم. کورە پەلە بکەن لە عەمەل لە کردەوە پەلە بکەن، هەوڵدەن بە پێش بێخن چووکە فیتنە پەیدا دەبی. فەرمی وەچی شەوی تاریکە فیتنە، ئەو هادێتە پێش شەوی تاریکە ئەوها ئەنگوشت دانی نابینی. فەرمی ئەوەندە فیتنە ڕوو لە عالەمێ دەکا، فیتنە دێت لۆ ناو خەڵک، لۆ ناو ماڵ منداڵ، لۆ دەرەوە هەمووی ئەو ئینسانە فیتەنی لۆ دێ. يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا. فەرمی جاری وهەیە سبەینە مسلمانە ئێوارە کافر دەبی، ئێوارە مسلمانە سبەینە کافر دەبی. فەرمی يبيع دينه بعرض من الدنيا قليل. دینی خۆی دەفرۆشی. الله ئەکبەر. کوڕ خۆ خەڵکێکی دینیشی دەفرۆشی، ها دینیش دەفرۆشێ، تیجارەتی پێ دەکرێت جاری وایە کابرا پارەی پێ پەیدا دەکە، مەنسەبی پێ پەیدا دەکا. دینی کردە وەسیلەک نەک لۆی لە ئاگری جەهەنەم نەجاتی بی، دینی کردە وەسیلەک لۆ پەیداکردنی پارە. ئەوجا قوڕ بەسەر ئەو کەسێ جاری وا هەیە لەگەر ئەلمانیەت و لەگەر بێدین و لەگەر هەموو جێگایەک دەڕوا تیجارەت بە دینەکەی خۆی دەکا و هەرزان فرۆشی دەکا لە هەموو جێگایەکدا. ابن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ جوانی فەرمووە، فەرمووی عولەماء السوء جلسوا على باب الجنة. دانیشتینە لە بەر دەرگای بەهەشت، خەڵکی بانگ دەکەن بە قسەکانیان لۆ بەهەشت، بە عەمەلەکانیشان دەستنە جەهەنەمێ. خوای گەورە پەناماندا لەو کەسانە نەبین یا رب العالمین. یعنی سبحان الله جەلوی بەڕێزان ئێمە مەبەستمانە بە مامۆستا و سەید و شێخ و مەلە هەموو کەسێک هەموو ئینسانەکان ڕوو لە چاکەکەین و پەلەش بکەین لە چاکە و محاولە بکەین شتێک بکەین خوای پەروەردگار پێ لە خۆمان ڕازی بکەین. یعنی شتێک بکەین لە قیامەتدا لێی پەشیمان نەبینەوە، نەڵێن لە دوای خۆماندا بەجیمان هێشت بەڕاستی بڕیا زیاترمان لەوە بکردبا، چونکە هەر کە ئەتوو ڕۆیشتی لە ناو لەو دنیای و بەجی تێشت و چیە قیامەت لەوێن دەریەکسەر بوو ئاسائلە دەست پێ دەکات، ئەو پارێت لە چێ بوو، لە چێتی ناچێت کرد چت نەکرد. یعنی بەڕاستی ئەوە حیسابەکی زۆر دوور و درێژی لەسەرە. یعنی وا نەزانی ئەو ملک و مارە زۆرەی خوای تەبارەک وەتەعالە دایتێت و یعنی لەوانە لە قیامەتدا لە بۆت ببتە
ڕێخۆشکەر لە بۆ بەهەشت لەوانێ لۆت بتە ڕێخۆشکەر لۆ جەهەنەمی خوای گەورە پەنامەدا زاید لەسەرەوەی قوڕ بەسەرەی بە حەرام پەیدا دەکا ئەمال فی حەلالها حیساب وفی حەرامها عیقاب ئیمامی عەلی دەفەرمێ لە حەلالەکەی حیسابێ بەڵام لە حەرامەکەیدا ئەو ئینسانە معاقبە کرێ ئەو میثالێکی خۆشی بە کورتی لۆتان دەجەرمەوە بەڕێزان دەڵێن پاشایەکە بۆ گوتێ ئەگەر مردم ئەو شەوەی نەفرێک لەکرە من دەمینێتەوە تا سوێنێ نیوەی ملکی ملۆوی ئەوە وەسیەتی کرد لە ناو عالەمی بڵاو بوو کە پاشا مرد کەس نەدەوێرا بچی کوڕەکەی گوتی وەسیەتەکەی بامزێ بەجێ دەکەم نیوە ملکی دەدەمێ کەس نەوێرا بچی یەکەکە بوو فەقیر بوو فلسی ئەحمەری نەبوو هەی بوو نەی بوو گۆپارە چەبوو لەگە گۆسکەشی ئاوی تێ دەخوارد گوتی باشە زا چم لێ خۆ زۆر زۆر لەوێ کەمینیاندانایە دەم کوژن ئەمە چم هەیە گۆپارەک و گۆزەک بەکەلکی چ دێ یەکسەر دەرگوتێ من لەوێ دەبم لەوێ دەبێ ئەکید شەوێ پاری داوە و لەوێ نووست و حتا سبەینی کوڕی پاشا و حاشیەکەی چون گاسیان کرد هەستا کابرا هەستاوە ڕەنجی سپی بوو ئارەقەی کرد بڕک زەوی تێکت و گوتی فەرمونون گوتیان وەرە نیوەی ملکەکەی بە گوتی خێرت دەگاتی نامێ گوتیان لۆ ناتێ کوڕە گوتێ من ئەو شو لێرە پارم نەداوە دوو مەلایکە هاتن گوتیان حسابی لەگە دەست پێ بکە حسابیت گوتیان تۆ گۆزەت لە چێ بوو ئەو گۆزەت لە چێ کڕیا بە چ پارەی کڕیتت دەزانی کابرا کوو بۆ کڕیتی دەزانی ئەو کابرا دەرێ حیساب هەتا سبەینێ لەگەرم بوو گوتیان ئەوجا گۆزە تەواو بوو ئەو هەموو حیساب و کتابە تا سبەینێ جا گۆپاری دەست پێکە گوتی گۆپار دەست پێ نەکران گوگاسی منتان کرد ئەوە لەسەر ئەوەندەیە هەموو محاسبە دەکرم نیوە ملکی پاشا وەگرم بە قورعان قوڕم بەسەری بکاکە نا نەپارەم دەوێ نە ملکم دەوێ هیچم ناوێت بەڕێزانم جاری وا هەیە مسائلەی قیامەتت قرس دەبی ئەوەی 2 دیناری هەیە حیسابی قورسنرە لەوەی کە دینارێکی هەیە بەڵام ئەو کەسێک کە دەینێری لۆ قیامەت بەڕاستی ماڵەکەی پاک دەکاتەوە بەڕاستی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لەژێر سێبەری سەدەقەکەی خۆیتی بەڕاستی لەژێر سێبەری خوای تەعالی دەبی لە ڕۆژی قیامەت بەڕاستی تووڕێی خوای گەورە لە خۆی بە دوور دێختەوە بەڵام ئەوە چێ ئەو کەسانن کە مبادرە دەکەن پەلە دەکەن لە عەمەلی چاک و ساڵح و باش محاولەی جدی زۆر دەکەن زۆر ئیشەکانیان بەرەو پێش دەبن هەمووی بە چاکە هەمووی بە خێر دەستیان بەربڵاوە لە بۆ خێر سەخینە بە خێرکردن بە پارە یعنی ئەو ئیشانە بکەن بەڕاستی خوای گەورە فەزڵ و کەڕەم و بەرەکەتی خۆی دێخیتە ناو ئەو زۆرە کەسانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان نوێژی عەسری کرد بەڕێزان لە بۆ سەحابەکان الله ئەکبەر تەواو نوێژەکە خلاص بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستاوە ڕاست هەستاوە و شانی سەحابەی لابردوو ڕۆی و ئەو سەفەی بڕی و ئەو سەفەی بڕی و ئەو سەفەی بڕی و بەسەر شان سەحابە هەیان کرد شتێ ڕوویدا یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت نوێژەکە دانیشی تەسبیحات دەکا یعنی ئەو شتانە کەچی هەر ڕاز هەستا و ڕۆی و چووە غورفەی عایشە و ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی هاتەوە ناو مزگەوتەوە تەماشا خەڵکەکەی کرد هەموو تووشی وەکو برەی شتێک بوون ویان زانی شتێک ڕوویدا پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم وا بزانم سەیرتان دێ عەجیبتان دێ لەو پەلەی من بەڵێ هەری وەڵڵا یا رەسوول الله شتێک قەوماوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی نا ذەکەرت من تبر عندنا بەبیرم هاتووە هەندێ زێر لە ماڵی مەمایە بە پەلە چوون گوتمە عایشەی بیکە خێر با ئەوە لەکە نەمەنەمینێ پەلە بووم لەوەی خێر کەم لەو قیامەت گوتم نەوەک لێرە دانیشم دوایە لە بیری بکەم پەلەم بوو لەوەی ئەوەندە شەیە بیکەم بینێرین لە بۆ قیامەت لە بۆ دوا ڕۆژمە حیوانێکی کوشتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی عایشە هەمووی بکە خێر باش دوایە تۆ فەرمی هەمووت کردێ گوت فەرمی بەڵێ هەموو کردێ بەس شانەچی نەبی گوتی نا بەس شانەکەی مایە فەرمی لۆ فەرمی لە قیامەت هەمووی وەردەگرینەوە بەس ئەوەی وەرناگرینەوە ئەوەی ناردت لۆوێ فإن مالك ما قدمته وما أخرته فهو لورثتك ئەوەی ماڵی تۆ ناردت لۆ قیامەت ئەوەی بەجێ تێشتە لۆ میراتە لۆ ئەوانی دوای تۆ بە هەمان شێوە جا لێ بەڕێزانم بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئێمە محاولەکەین خێرکردن پەلەی لێ بکەین چاکەکردن پەلەی لێ بکەین عەمەلی خێر پەلەی لێ بکەین چی دەتوانین یعنی تەخیری مەکە کابرا تۆبەی دەکەم جارێ هێشتا مایتی با پیر بم ئەجا کرۆ کاکە پێرە پیر دەبی کاکە پیریش بوو چێ دەرێت تۆ پێی دەکەی اختیارێکی ئیزعاج و قەرپت لێ دەرناچی دازانی تۆبەکردن معنای چی لەگەڵ ڕێزم لەوەی اختیارەکان بەڵام یعنی ئینسان ئەو تەسەوراتانە لە مێشی خۆیدا دروست نەکە ئەوها دەڕۆم ئەوها دەکەم ئەوها دەبم بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرموو لێیان پرسی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین سەدەقە چییە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم أن تصدق وأنت صحيح خەیری بکە کە تو قلب ساغە شحيح يعني وەکو بری پارەشت خۆش دەوێ تخشى الفقر وتأمل الغنى لفقيري دترسي وأمليش بدولماندي هيا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ولا تمهل حتى إذا بلغت الحلقوم قلت لفلان كذا ولفلان كذا وقد كان لفلان فرمي أوها خيري مكة حتى روح دقات إيران أري مزقوتكم لوبكم أري صدقكم لوبكم خانيكم لو يتيمة لوبكم كفالة يتيمكم لوبكم قرز داركم لوب دنوا كل آقاتان لما أري فلان كسيبي كل أوانش يتيم يعني آقاتان لي بكل دوسي من داري أو زور فقير بون لقرك كمان يا أرمتي
پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەمەکە خێر ئاخری وەچی ئاخری دەبی دەزانی خلاصی تێوزە دەست بە خێران دەکە دەفەرمی خێر لەو کاتەدا کە تو جسمت ساغە باشە مەزبوطە یا ربی خوایە چێک لەو کەسانەکەەوە هەوڵ دەدەن لە بۆ عملی چاکە و خێر و باشە یا رب العالمین خوایە بە گەورەی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمان بکەی بە عملی خراپی ئێمە لەگەڵمان نەکەی خوایە لە داک و بابمان خۆش بی خوایە شیفا لەو نەخۆشەکانمان بنێری خوایە ئەوانەی منداڵیان نیە بە قسمەتیان بکە یا ربی خوایە ئەوانەی مشکلەیەکیان هەیە کێشەیەکیان هەیە لەو مانگە پیرۆزە خوایە کێشە و مەشاکلەکەیان لە دڵدا ببێ دەرێ ئەوانەی غەمیان لە دڵدایە خوایە غەمەکەیان لۆ بگۆڕی بە کەیفخۆشی بە سەعادەت یا ربی خوایە ئەوانەی مشکلەیان هەیە لە بۆیان حەل بکەی ئەوانەی قەرزدانە قەرزیان لۆ بدەیەوە ئەوانەی ئەسیرن دیلن جیراون خوایە بە ماڵ و منداڵی خۆیاندا شاد بکەیەوە یا ربی خوایە بە کەڕەمی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت لێمان خۆش بی یا رب العالمین خوایە لێمان ڕازی بی خوایە عەفومان بکەی یا ربی خوایە لە دینی خۆت زیاتر شارەزامان بکەی یا ربی خوایە ئیستیقامە بەردەوامیمان پێ ببەخشی فەزل و کەڕەمی خۆت لەگەڵمان بکەی بەرەکەتی خۆت بێخێنەوە ماڵ و منداڵمان دوورمان بێخیوە لە موسیبەت لە ناخۆشی لە نەخۆشی لە نەهامەتی لە ڕوڕەشی یا رب العالمین لە زەلیلی یا ربی خودایە لێت دەپارڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت لە دوا ڕۆژیشدا لە ژێر سێبەری خۆتدا حەشرمان بکەی خوایە یەکێک بین لەو کەسانی بەدەستی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم لە حوزی کەوسەر ئاو دەخۆینەوە آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته